کێشەی کورد لە ڕاستیا کێشە نیە لەگەڵ تورک و فارس و عەرەبە، یعنی کێشەکە کێشە نییە لەگەڵ ئەمە فارسە ئەمە تورکە ئەمە عەرەبە، وە کێشەش نییە تەنانەت لەگەڵ دەوڵەتنەتەوەی تورکی دەوڵەتنەتەوەی عێراقی نازانم چی دەوڵەتنەتەوەی فارسی. ئەسڵی کێشەکە کێشەی کورد کێشەیە لەگەڵ سیستەمی بیناکردنی دەوڵەتە، ئەو سیستەمەی کە پێشتر من ئاماژەم پێ کرد. یعنی کێشەی کورد کێشەیە لەگەڵ ئەو هێزە چوونیەکەرە، ئەو هێزەی کە هەمومان دەکاتەوە بە یەک، کێشەکەی لەگەڵ ئەمایە. وە کورد بەمەش تەبان وعی پێی نییە خۆی، ینی کورد وعی بەمە نییە کەسە بۆچی وایە. کێشەکە کێشەی ئێمە وەک کورد خۆمان ئەمەیە کە وعیمان بەوە نییە بۆچی واین، بۆچی ئێمە واین، بۆچی دنیا قبولمان ناکا، ئایا ئێمە دنیا قبولمان ناکایە ئێمە دنیا قبول ناکەین. ئەمە جارێ نەبووتە پرسیار لەلامە، نەبووتە وعی. ئێمە هەر ئەوەندە دەزانین بە شعور بە هەست شتانەگەی پێمان ناخۆشە بەرامبەرمان بکرێت. فەرەزان من وێڵزیەک زۆر تەبیعیە پێ ئەتیادی زمانەکەی خۆی لەدەستدا و ئینگلندێک ئینگلیزیەکەی خۆی بەسەریا فەرز کات و بچێت لە مەکتەبەکە بیخوێنەوە بۆ مەساڵحی خۆی دەستبەرداری زمان و کولتورەکەی بێت. بەڵام هەورامیە گەگەر هەمووشی ئیبادەکەی بڵێ دەبێت دەستبەرداری ئەوەکەت ببی دەستبەرداری نابێ، بۆ مەساڵحش دەستبەرداری نابێ. ئەمە چییە بۆ دەستبەرداری نابێ؟ چ قازانجێکی تایە؟ تەمان ئەمە ئەگەر لە ڕووی مادی و قازانج بە معنا دەرەکیەکەی بە معنا سێریکە هیچ قازانجێکی تیانە، ئەمە زەرری تایە. بەڵام بە معنا ڕوحیەکەی بە معنای بوون قازانج لێرایە کە من فعلەن جیاوازیەکانم پارێزم نەک بمەوە بە یەک. وە لێرە لە ڕاستیا هێز لە یەکێتیان نییە، لێ بە یەککردنا نییە، هێز لە جیاوازیایە، ینی نەکە لە بەیەکردنا. کورد بە پێمە دەڕوا بەڕێوە، بەڵام بەبێەوەی بەخۆی بزانێت بۆ وا دەڕوا بەڕێوە. ئێستا بۆ نمونە زمانی کوردی حاڵەتێکی وەرگرتووە، ئەم حاڵەتە لە هەموو جیهانانیە. حاڵەتی زمانی کوردی کە من خۆم مختصم لە زمانەوە چەند ساڵێک داسە لەو مەجالا دەکەم. حاڵەتی بۆ نمونە دیالێکتەکانی دیالێکت نین بەو معنایە کە فەرزەن دیالێکتە عەرەبیەکان. بۆچی؟ چونکە دیالێکتی عەرەبی کاکە ئەدەبیاتێکی باڵای هەیە، نووسینی هەیە، هەر قسەکردنە بەو معنایە دیالێکت نییە کە فەرزەن لە تورکیا هەیە یا لە ئێران هەیە. دیالێکت نییە، زمانیش نییە بۆ معنای زمانێکی ڕسمی بێ ستاندارد بێ کۆمەڵە حرەسی هەبێت دایمان پارێزگاری لێ بکەن. لێرە و سێر دەکەی زمانی کوردی حاڵەتێکی زۆر جیاوازی هەیە. تۆ چوار ئەدەبیاتت هەیە، یەک شتێکت نییە بە ناوی ئەدەبیاتی کوردی، ئەدەبیاتی دیالێکتەکانت هەیە، ئەدەبیاتی کوردی. ئەمە حاڵەتێکی زۆر تایبەتە بە شکڵێکی لاشعوری دروست بووە، یعنی تۆ بەبێەوەی بەخۆت بزانی. لێرەوە کە مرۆڤ دێت تەحلیلی ئەم حاڵەتانە دەکا، هەست دەکا تاکە میلەتێک کە وەستا بێتەوە لە بەرامبەر ئەو چوونیەکردنا کووردە. لێرەوە تەمەن کێشەی بۆ دروست بووە، وە کێشەکە دروست بووە، کێشەکەش لەگەڵ سیستەمی چوونیەکردنەکە کە ناسیۆنالیزم دەیسەپێنێ. ناسیۆنالیزم ئیشی چییە؟ ناسیۆنالیزم بە پێناسەکەی گەلنە جارێ بەر لە هەموو شتێ دەبێت دەوڵەتە بێ، و دەوڵەتیش یەکەم جار لە بە شکڵێکی دیموکراسی هیچ دەوڵەتێکی سەرکوڕی ئەم عەرزە بە شکڵێکی دیموکراتی دروست نەبووە. سەرەتا ململانەی کۆمەڵی هێزە، هێزێک لە هێزەکان زاڵ دەبێت بەسەر ئەویترە، ئەم هێزە یاسای یاریەکە دادەنێ کە یاسای یاریەکەی دانا یاسەکە ناگۆڕێ. بۆ نمونە لە فەڕەنسا هێزی زاڵ یاسای یاریەکە دادەنێ، دەڵێ ئەم وڵاتە ئەمە پێ دەڵێن فەڕەنسا، ئەوە هەتا هەر فەڕەنسایە، و زمانی ئەم وڵاتە زمانی فەڕەنسیە، هیچ زمانێکی تر نییە، و پەروەردە لەم وڵاتە ئاوایە. کۆمەڵێ ینی شتی جێگیری نەگۆڕ کە ئەمانە مقەدەس نابێت دەسی لە بدرێن. و ئەمە کێ ئەم مقەدەسە دروست دەکا؟ هێزی زاڵ، ینی بەهێز دروست دەبێت. دیموکراسیەت لە ئارانیە لە دروستکردنی دەوڵەتەوە، و ئەمە لە ڕاستیا دەرکی پێ نەکراوە. ئێمە وا دەزانین دیموکراسیەت لەناو ئەوروپا هەیە، ئەم دیموکراسیەتە لە ڕاستیا لەسەر ئەساسی جۆرێک لە دیکتاتۆریەت دامەزراوە. بۆچی؟ چونکە ئەسڵەن دەوڵەتەکان لەسەر ئەساسی هێز دروست بوون. وێڵزیەک هیچ کاتێک پێی خۆش نەبووە دەوڵەتی خۆی نەبێ، و بەهێز ناچار کراوە کە لە ناو بەریتانیا لەژێر سەیتەرەی ئینگلندەکان نابێت، لە ناو دەوڵەتە بێت کە ناوی بەریتانیایە کە زمانەکەی زمانی ئینگلیزی. اسکۆتلەندیە هەرگیز بەمە ڕازی نەبووە، بەڵام ئەمە وەزع ناچاری کردووە. کورد کێشەکەی لێرەیە، فەرزەن کورد ئەگەر لە بەریتانیاش وایە نەفسی کێشەی دەبوو، بەمە مەسلەحەت و بەرژەوەندی و ئەمانە وای لێ ناکات دەستبەرداری ئەم جیاوازیەکانی بێت، و پێی لەسەردا دەگرێت. کە پێی لەسەردا دەگرێت، لە ڕاستیا من بە پێچەوانەوە هەست دەکەم پێداگرتنی کورد لەسەر بوونی وای کردووە دەوڵەت نەتەوەکان ئەوانەی بەسەریان نادا بەشکراوە بکەونە ڕەتفعل. ئەوانەی کە لەو مەجالایش دەکەن پێشەوانەی ئەمە دەڵێن، پێیان وایە
ئەوانن هاتوون نەفی ئێمە دەکەن ئێمە کەوتینەتە دیفاکردن لە بوونمان نا ئەوە ئێمەین پێ لەسەر بوونی خۆمان دادەگرین ئەوان هەوڵی نەفیکردنمان دەدەن و لێرەشەوە کورد دەبێتە تاکە میلەتێک کە گەورەترین کێشەی هەیە لەگەڵ ئەو سیستەمە جیهانەی دەوڵەتە و طبعا دەست لێدان لەم سیستەمە لە هەر شوێنێک لە تورکیا دەستی لێدەی لە هەموو جیهانە دەستی لێ دەدرێت لەبەرەوە کێشەی کورد بۆچی مشکلەکەی خەتەرە بۆچی کەس پشگیری ناکە چونکە کورد جۆرێک لە دەوڵەتی دەبێت لە ئەساسەوە دەوڵەتی نەتەوە بگۆڕێت لە ئەساسەوە بۆچی ئەم دەوڵەتی نەتەوە بۆ بگۆڕێت چونکە دامەزرانەکەی لەسەر ئەساسی هێزە بە دیموکراسی نییە کورد داوای دەوڵەتێک دەکات کە دامەزرانەکەشی لەسەر بە پرۆسێکی دیموکراتی بێ نەک بە پرۆسێک بە هێز نەبێت دیموکراتیت بێت بەڵام سێر دەکەم دەوڵەتانە بەبێ هێز تەبەن لێرە شەوەیە دیکتاتۆریەتێک لە ناوە دیموکراسیەتا هەیە بۆ نمونە لە ناو تورکیا دیموکراسیەتێکی سیاسی هەیە بەڵام بۆ لەکوێ لە چوارچێوەی ئەو مقدسانەی کە لە ناو تورکیا هەن لە چوارچێوە مقدسانە من بڕوان بەم مقدسانە هێنا دەتوانم بچمە ناوگەمەکەوە دەتوانم ئەگەر کوردیش بم بمە سەرۆگۆزیران کێشە نییە بەڵام بە مەرجێ ئەم مقدسانم پارێزم وەک کێشەی کورد لەگەڵ ئەم مقدسانەیە لە ڕاستیە لە تورکیا لە فلان هەر شوێنێک لە شوێنەکان کێشەی نییە ئەمە دەوڵەتی تورکیایە بەڵام ئەم مقدسانە کە من دەکەنە ینی وا لە من داوا لە من دەکەم من لە بوونی خۆم دابماڕدێم من ئەمە قبول ناکەم لەبەرەوە کورد ئەگەر حزبیش ناتوانێت بکەوێتە ناو گەمە سیاسی گەمەیەکی دیموکراسیانەی ناو سیاستەوە بۆچی چونکە ئەو داوای گۆڕینی ئەو مقدسانە دەکات لێرەوە ئەو دەڵێ من کاکە دیموکراسیم تۆ حوەرە حزبێک دروستکە بەڵام بەمەرجێ تۆ ئەم مقدسانە پارێزەکە کە وەرە بە سەرۆگۆزیرە ئەم کێشەمان نییە یعنی ئەڵێ تۆ وەرە ئەو پەروەردەیە کە تورک دایناوە ئەو پەروەردەیە کە یەکەم جار دانراوەی دەوڵەتەکەی دروست کردووە هێزە براوەکە وەرە ئەو پەروەردە و زمانە و ئەوانە تۆ وەرە بەوانە ئیشکە ئێمە دەتکەین هەموو شتێک کێشەمان نیە لەگەڵتا لێرە فعلەن دیموکراسیە یعنی ئەی لەکوێ دیموکراسی نییە بەڵام کاتێک کە تۆ دێنی شتێک ڕاست دەکەیتەوە لە بەرامبەر ئەو مقدسە ئیتر تۆ بۆت نییە بچیتە ناو ساحەکە یاری بکەیت یعنی چی لێرەوە ئەو هێزە دیکتاتۆریە کە پێشتر دەوڵەتی دروست کردووە ڕاست دەبێتەوە تەمان کورد حاڵەتێکە کە پێت دەڵێت دەوڵەتی نەتەوە دیکتاتۆرێکی تیا خەوتووە هەموو دەوڵەتێکی نەتەوە ئێستا بیڵزیەکانی بەریتانیاش هەرهی دەوڵەت نەتەوەیەک ئەگەر بێت وەکو کورد تەسەڕفکەن حتمما ئەو دیکتاتۆرە لە ناو ئینگلاندەکان دەردەکەوێت و ڕاست دەبێتەوە و کارەسات دروست دەکات کورد گوێ بەم کارە